تەوەری کۆتایی و تەوەری دومی پرۆگرامی ئەوڕۆمان هەستەبار بە ڕۆژی جیهانی لاوانە بەڵام لا تەوەری دووەمدا گفتوگۆ دەکەین لەسەر گەنج لە ناوەندەکانی بڕیاردا تا چەندێک توانراوە سود لە توانەکانی گەنج وەربگیرێت لە ناوەندەکانی بڕیاردا تا چەندێک توانراوە گەنج لە ناوەندەکانی بڕیاردا لە جونکە گرنگەکانی کۆمەڵگەدا بهێنرێتە پێشەوە سوودیانێ وەربگیرێت بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕۆڵی گەنج لە ناوەندەکانی بڕیارە و هەروەها هێنانە پێشەوەی گەنجان لە ناوەندەکانی بڕیاردە ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە گرنگیدان بە گەنج بەگشتی گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز هێمن خازی کابڕێزان مامۆستای زانکۆ و سەرۆکی ڕێکخراوی لەمانی سۆشیاڵ دیموکراتی کوردن و ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مندا ئامادەن کاک هێمن سڵاو لەبێ باین باش. سڵاو لە جەنابیشتان باش. زۆر سپاس. کاک هێمن ئەمڕۆ ڕۆژی جیهانی لاوانە دەستپێک دەمەوێت بزانم تا چەندێک لە ڕۆژی جیهانی لاواندا ئێمە توانین ئەو بڵین کە گەنج بەگشتی لە ناوەندەکانی بڕیاردا بەدی دەکرێت یاخود گەنج لە ناوەندەکانی بڕیاردا توانراوە بهێنرێتە پێشەوە. بەڵێ دیارە سەرەتا دەمێت پیرۆزبایی لە ستافی ڕێکخراوەکەم ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتکەم هاوڕێیانم و هەروەها گەنجانی ژیانیش بەگشتی دیارە پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب دەمەوە ئەمە یەکتیش بخەمە سەر بۆچی ڕۆژی جیهانی گەنجان دەستنیشان کراوە لە بەروارەکەی کەی بۆ بە کورتی باسێکم کە ئیش لە ساڵی 1999 لە کۆنگرێ نەتەوە گرتوەکانە کۆبوونەوەیەک ئەنجام درا بۆ وەزیرانی لاوانی وڵاتان کە بەشدارن لە نەتەوە گرتوەکانە لەو کاتەیە بە پێویستیان زانی کە وا پێویستێک کرد کە ڕۆژێک دەستنیشانکەن بۆ ئەوەی کە ئەو ئیلهام وزە و ئیلهام بەخشی کە لە ناو گەنجاندا هەیە هەمیشە خواستێکیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی پرسە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکان بە باشیان زانی کە ڕۆژێک دەستنیشانکەن ئەوە بوو کە لە ساڵی 2000 یەکەم لە 12 ئابی ساڵی 2000 یەکەم ڕۆژی ئەو با بڵین یادەکرایەوە ئیتر ساڵانە ئەم یادە بەرداوام ئەبێت سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشت ئایا ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بە پۆلێک گەنج ئەم پارتە دروست بووە کە بە سەرۆکاتی جەنابی بڵین هەڤاڵ مام جەلال ئەم حیزبەمان دروست بووە و لە ئێستاشدا بە تایبەتی لە دوای دیداری یەکێتیەوە لەلایەن هەڤاڵ باڤڵەوە کە گرنگێکی باش دراوە بەوەی کە لە ناو ناوەندەکانی بڕیاردا هەم حیزبی هەم حکومی بوونی گەنجێکی باش هەبێت تاوەکو ئەو توانا و لێهاتووی کە لە ناو ئەو زەی کە لەلایەن گەنجانەوە هەیە بتوانن لە ناو کارە سیاسی و ئەم حیزبەکانیشە و هەروەها حکومەکانیشە بتوانن ممارەسەکەن لەبەرەوە ڕۆڵێکی زۆر باشی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها ئەبێت ئێمە ئاماژەش بۆ بین هەر پارتێکی سیاسی ئەگەر بێوێت بەدەر لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەگەر بێوێت هاوسەنگی ڕابگرێت بێوێت پارتەکەی بەرەو پێش بچێت دەبێت هاوسەنگی ڕابگرێت لە نێوان ئەو جیلەی کە چۆتە پێشەوە و هەروەها ئەو گەنجانیش کە هەیە لەبەرچی لەبەری کە وەکو ئاماژەمان پێیا گەنجان هەمیشە پڕوزن پڕ لێ هاتوین ئیلهام بەخشن پێویستە بەوە هەیە کە لە ڕێکایەکی سیاسی و لە ڕێکایەکی حکومیەوە لە ڕێی دەسەڵاتێکەوە بتوانێت ئەو توانە و لێهاتووی کە هەیەی ئەزمۆنی بکات. پرسیاری گەنج بکرد لە ناوەندەکانی برارە باس لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەمەوێت هەردوو پرسیارەکەم پێکەوە گرێ بەمەوە بەوەی کە تا چەندێک لە ئێستادا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانراوە کە سود لە توان و تااقەتەکانی گەنج وەربگیرێت و گەنج لە کایە گرنگەکانی وەکو ناوەندی بڕیاردا بهێنرێتە پێشەوە هیچ جیاوازێک هەیە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە گەنج لە ناوەندەکانی بڕیاردا بتوانن ژمارەیان زیاد کات جێگایان زیاتر بکات؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەر ئەگەر ئێمە ئاماژە بۆ بین لە هەتاکو کۆنگریسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش حیزبەکەت جۆرێک لە تووشی دۆگمابوون ببوو لەبەرەوەی کە ئەو بەڕێزانەی کە خەبات و ماندووبوونیان کردووە پێشتر لەداو حیزبەکە بوون جۆرێک لە تااقەت و لێ ئەو یعنی تااقەتی هینەکان نەمابوو ممارەسەکردنی کاری حیزبەکەیان بۆیە پێویستی بە ئەلتەرناتیڤێک هەبوو کە ئەویش بەستنی کۆنگرەی 4 و کۆنگرەی 5 و هەروەها دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بوو خۆشبەختانە کە حیزبەکە لە ئێستادا گەنجێک سەرۆکایەتێکە کە ئەوی سەرۆک باڤڵە و هەروەها ئەگەر لە سەراستی حکوومەتیش بڵیت ئێمە توانین بڵین کە جەنابی کاک پاڤڵیش کە گەنجێکە یعنی ئەمە بۆ خۆی و هەروەها لە سەراستی جێگری سەرۆکی حیزبەکە و هەروەها ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەمانە بۆ خۆی ناوەندی گرنگی بڕیاری حیزبەکەن
کە کۆمەڵی گەنج ئەبیندرێت لە ئێستادا ئەگەر بەراوردیکەین بە کۆنگری یعنی سەردەمی کۆنگری سێ و پێشووتر لە ئێستادا بەڵێ حیزبەکە هەنگاوی باش بوونی گەنجەکەیە بەڵێ هەمشبانی کوردستان ئەمە ڕنگدانەوەی لەسەر جوگەکانی تریەکێتی بەڵێ بە دڵنیاییەوە و ئێمە بڕوامان وایە کە یەکێتی نیشتمانی کوردستان هەنگاوی جدیتر ئەنێت لەبەرەوەی کە کاتێک کە تۆ سەرۆکەکەت سەرۆکێکی گەنج بێت و بۆ گەنجی خۆیەوە تەحەدای هەموو ئەو لایەنە سیاسیانە ئەکرێت کە بە تایبەتی لە ئێستادا حملەیەکی ئیعلامی و نێودەوڵەتی و سیاسی لەسەر شاری سلێمانی بە تایبەتی هەیە بەڵام جەنابی سەرۆک باڤڵ کە بە تەنیا بە خودی خۆی ینی کە زیاتر زۆر هەوڵی جدیتر ئايات لەگەڵ هاوڕێیانی کە لە مەکتەبی سیاسی و لە ناوەندەکانی بڕیاردا کە توانیانە ڕوبەڕووی هەموو ئەو ئاڵنگاریە قورسە سەختە ناوخۆی و نێودەوڵەتیانە ببنەوە ئەمە مانای ئەوەیە کە تۆ حیزبەکەت گەنجی تایە و گەنجەکەش خۆشبەختانە گەنجێکی لێ هاتوو خاوەن دەسەڵات و خاوەن بڕیار و ئەوەن کە ئێمە چاوەڕوانی ئەواکەین کە بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان هەنگاوی جدیدتر بنێت و باشتر بنێت و چنێک ڕۆڵی گەنج یعنی بێتە پێشەوە لە ناو ناوەندەکانی بڕیاردا ئەوەندە حیزبەکە بەرەو پێشچوونی باشتر بەخۆیەوە ئەبینێت. ئەمە وەکو حیزب بۆ یەکێتی نیشتمانی کوردستان کە بە حیزبی گەنجانیش ناسراوە و بەردەوام کار لەسەر ئەو دەکات کە توانە تااقەتی گەنجان زیاد بکات. دەمێت بەگشتی لە کۆمەڵگەدا باز لە ڕۆڵی گەنجام بکەین لە ناوەندە گرنگەکانی بڕیاردانە تا چەندێک لە ئێستادا بە گوێرەی پێویست لە ناوەندەکانی بڕیارداندا گەنج بینرێت گەنج هاتۆتە پێشەوە. ئەوەندەی کە سەرنجمان دابێت لە ئێستادا هەم لە سەرئاستی حکوومەت باشە وەزارەتەکان و بەڕێوەبەرایەتەکان و هەروەها ناوەندەکانی خوێندن و زانکۆکان دەبینی کە ڕۆژانە گۆڕانکاری ئەبینین ئەم گۆڕانکاریانە هێنانە پێشەوەی گەنجە بۆ ناو حکوومەت و بۆ ناو حیزب و بۆ ناو دەسەڵات ئەمە ئەگەر ئەنجام بدرێت وەکوی کە ئێستا ئەیبینین ئەتوانین بڵین بەرەو پێشچوونەکان باشتر ئەبن لەبەرەوەی کە ئاماژەمان پێەیە گەنج هەمیشە توانە و لێهاتووی زیاترە یعنی هەمیشە خواستی ئەوەی هەیە کە ڕوبەڕووی هەموو ئەو پرسە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریانە بێتەوە کە لە ئێستادا بوونیان هەیە بۆیە بەدڵنیاییەوە هەم لە سەرئاستی بەڕێوەبەرایەتەکان زانکۆکان و هەروەها ناوەندەکان باڵێ ناوەندە حیزبەکانیش ژمارەیەکی زۆر باشی گەنجان ئەبینرێت کە ئەمەش جێگڵ خۆشیە و یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر بیگەڕێنەوە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر ئەم حیزبە ڕۆڵی زیاتری داوە بە گەنجان و ئێمە وەکو گەنجانیش وەکو ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکرات یعنی ئەو خواستەمان هەیە ئەو داواکاریەمان هەیە لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە زیاتر گرنگی بدەن بە گەنجان هەروەکەوەی کە لە دیداری یەکێتی نیشتمانی کوردستانیشە سەرۆک باڤڵ زۆر بە تایبەتی تیشقی باسی لەوە کرد و بەڵێنی بە گەنجاندا کە خزمەتی زیاتر بکرێن و ئەوەندەی کە ئاگاداریش بین لەم فترەی پێشودا لە ماوەی پێشودا کە کۆمەڵی خوێندکاران کاراکراوەتەوە کۆمەڵی خوێندکاران هەمیش ئێمە بێت ئاماژە بۆ بین کە یەکێکە لەو ڕێکخراوە پیشەیانەی کە بەڕاستی ئەبێت یەکێتی نیشتمانی کوردستان شانازی پێوەکات بۆ خۆشم ڕۆژێک لەو ڕێکخراوەدا خەباتم کردووە ئێستا زۆربەی ئەو بەڕێوەبەری دامەزراوە حکمیانی کە هەیە یعنی ئەتوانین بڵین هەموو ئەو بەڕێوەبەرە سەرکەوتوانی کە هەیە و خەڵک لیان ڕازین هاوڵاتیان لیان ڕازین ئەو بەڕێوەبەرانن کە ڕۆژێ لە ڕۆژان لە کۆمەڵی خوێندکارانی کوردستانە توانیانە خەباتکەن کەواتە تۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێ شانازی بکە بەوەی کە خاوەنی کۆمەڵی خوێندکاران و ڕێکخراوی ئازادی لاوانە و هەروەها حیزبێکە کە ئەندامی ڕێکخراوی ئینتەرناشناڵی جیهانیە باشە کە فترەیەک جەنابی مامجلال بۆ خۆی جێگیری ئەو ڕێکخراوە بووە و هەروەها ئەندامی سۆشیال دیموکراتە کە حیزبێکە زۆر گرنگی بەوادا کە گەنجان بێنە پێشەوە و من ئەمە یەکشت بڵێم نمونەیەکی وڵاتی یەک رووسیا باسکەم رووسیا یەکێکە لە وڵاتانی کە ئەو پارتی کە دەسەڵاتدارە دێت چیەکە دێت ئەو کادرانی کۆمەڵی کادری حیزبەکەی ڕاهێنانیان پێکات ئەیان خاتە دەورەوە باشە جۆری حکومڕانی و سیاست و ئەویان فێر ئەەکەن پاش ئەوەی کە لە دەورەکە دەرئەچن ئەم کادرانە ئەیان خاتە ناو ناوەندەکانی حکوومەت و دەسەڵاتەوە و ڕقیبێکیشە بە بەسەریانەوە
ئەمە بۆ خۆی ئەتوانم بڵێم کە جارانی شتی نیشتیمانی کوردستان پەیمانگەی کادێرانی هەبوو ئەو پەیمانگایە یەکێ بوو لەو پەیمانگایانی کە کۆمەڵێک کادری زۆر باشی پەروەردە کرد بەداخەوە کە لە ئێستادا ئەو پەیمانگایانیە بەڵام من پێش ینی بەڕاستی پێشنیارەکەم کە جەنابی سەرۆک کە گرنگی بدا بەوەی کە ئەو کایانە ئەو ناوەندانە دەست بەکار ببنەوە چالاک ببنەوە چۆنەوەی کە بڕیاری داوە کۆمەڵی خوێندکاران چالاک بێتەوە بۆیە پێویستیە و خواستێکی ئەمڕۆی گەلەکەمانە چکە گەنجان لە ئێستادا ئەگەر لەسەر ئاستی ئابووریش ئێمە سیرکەین سێرەکەی گەنجی وا هەیە شوێنێکی بزنزێکی دەست پێ کردووە سەرەکەی 40-50 کەس لەژێر دەستی ئەو گەنجایە کار و چالاشیەکەن بزنزی خۆیانەکەن بۆیە گەنج چالاکە بەتوانایە خۆشببختانە لە ئێستادا ڕۆڵێکی باشیان بینیوە بەڵام لەبەرەوەی کە کۆمەلگاکەمان کۆمەلگای کوردی و هەروەها لەسەر ئاستی عێراقیش ئەتوان بڵێن لە 150 ژماری دانیشتوان گەنجانە بۆیە پێویستە زیاتر گرنگی پێ بدرێت تاوەکو بەرەو پێشتوونی زیاتر لەسەر ئاستی حیزبی و لەسەر ئاستی حکومی بەدی بێنرێت تا چەندێک بوونی گەنج لە ناوەندەکانی بڕیاردا دەبێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی کێشەی گەنجان ئەگەر هاتوو گەنج لە کایی دەسەڵاتە لە ناوەندی بڕیاردا بوو تێ ئەگا کە گەنجێکی شەیە لە خوارەوە هەمان خواستی ئەوی هەیە بۆیە ئەو کاتە چست و چالاکتر و لە دیدگای ئەو گەنجەوە بڕیار لەسەر ئەوادا کە خاوەن پرۆژەی استراتیژی بێت خاوەن پرۆژە بێت کە خزمەت بە گەنجان بکات بە تایبەتی لە ئێستادا کە ئاماژەم پێدا گرنگە بەڵێ کە گەنج لە ناوەندەکانی بڕیاردا بوونیان هەبێت تاوەکو ئەو بڕیارانی کە ئەیدەن ڕنگدانەوەی خواست و داواکاریەکانی گەنجانی ئاستی خوارەوە بڵێت تا چەندێک لە ئێستادا گەنجی ئێمە حەزی ئەوان هەیە کە لە ناوەندەکانی بڕیاردا شوێن بگرن یاخۆت هەوڵ ئەدەن کە لە ناوەندەکانی بڕارداندا شوێن بگرن گەنجی ئێمە خولای لە مێشکدایە ئەو ئامانجی هەیە کە بتوانێت لە سێکتەرە گرنگەکانی کۆمەڵگەدا لە ناوەندە گرنگەکانی بڕارداندا شوێنێک بۆ خۆی بکاتەوە چاوەخان ئێمە توانین بڵین ئاماژە بۆ بین کە تەصنیف کراوە گەنجانێکەیە لە ئێستادا بڕۆ سەیری جیمەکان کە پڕ لە گەنج ئەڵی هەموو گەنجی ئەم شارە خەریکی جیمە باشە گەنجانێک هەیە خەریکی وەرزشن گەنجانێک هەیە خەریکی بزنزن ینی کە ئەبینیت بە تایبەتی لە ئێستادا کە شۆڕشی تەکنەلۆژیا شۆڕشێکی زۆر ینی بەرەو پێشووە و لەر ینی بە تایبەتی لە ڕۆژی لەم ڕۆژدا کە نەتەوەیەگوتوەکان کە ڕۆژی گەنجانیان داناوە تیشکە خەنە سەر ئەوەی کە لە کلیکێکەوە دەست پێکە بەڵام پێ بەرەو پێشتوونی باش بەخۆیەوە ببینە بۆیە گەردی قەت بین کە بەگشتی لە ناوەندەکان و یاخۆ لەو سێکتەرات منەمێ ئاماژە بەوە بهات لە هەموو تەڕەفەکانە لە هەموو کە تەصنیف کراوە ڕۆڵی خۆیان هەیە و بە تایبەتیش وەکو ئاماژەم پێدا یعنی وەرە تۆ سەیری بەڕێبەرایەتەکان کە وەرە سەیری وەزارەتەکان کە گەنجی تیا ئابینیت ئەم گەنجە باشتر لە کەسێک کە خزمەتی کردووە و لە ڕووی فیسیۆلۆجی و لە ڕووی توانای ذهنی و ئەو توانایی لە هاتووی کە هەیەی ئیتر ئینسان تەچەنێک بچێتە باڵاوە ئەوەندە وردە وردە ئەو توانە و لێ هاتووی و هەم لە ڕووی فیسیۆلۆجی و لە ڕووی توانە و لێ هاتووی توانە ذهنەکەیەوە وردە وردە ئەبەزێت بەڵام گەنجەکە لەو پەڕی لووتکایە بۆیە کاتێکە گەنج لە دەسەڵاتە ئەبێت کە لە ئێستادا خۆشبەختانە بوونیان هەیە هەم لەسەر ئاستی حیزبی وەکو ئاماژەم پێدانی ئەمە لەسەر ئاستی دەسەڵاتی باڵای حیزبەکە سەرۆک باڵ گەنجە سەرۆکی جێگری سەرۆکی حکومەت گەنجە کە لەسەری پشکیەشێتیە ئەو برادرانی کە لە مەکتەبی سیاسین و لە سەرکردایەتیشن ئەوانە شەرگەنجن لە مەکتەبی ڕێکخراوەکان مەکتەبەکانی تر ینی گەنجی باش ئەبیندرێت کە ئەمە نمونەی ئەوەیە کە هێشێتی نیشتمانی کوردستان پارتێکە گەنجە و بە هەر بە گەنجیش ئەبێنێتەوە بۆیە بەڵێ بوونیان هەیە بوونیان هەیە ڕێژەکەش بەرچاو بەڵێ بە دڵنیای ڕێژێکی زۆر باش هەیە وەڵام چەندێک زیاتر بێت ئەوەندە بەرەو پێشچوون بە خۆیەوە بینێت حیزبەکە بڵێ خوێنەوەی بەڕێزت بۆ هاتنە پێشەوەی گەنجان کە زیاتر بێت لە ناوەندەکانی بڕیاردا خوێنەوەی تۆ چی ئایا پێشبووین دەکەیت بەرەبەرە هاتنە پێشەوەی گەنجان هاتنە ناوی گەنجان بۆ ناوەندەکانی بڕیاردان زیاتر بێت پێشبینەکە بە بڕوای من وەکوی کە پێشتریش ئاماژەم پێدا کە لە پێشووتردا سەرۆکی نیشتمانی کوردستان بەڵێنی داوە کە گەنج زیاتر بێتە پێشەوە و ئەگەر بیشی بینی لەو دەرکەوتنانی کە جەنابیان دەرەکەون لە سۆشیال میدیا و لە تیڤەکانە ینی هەستی پێیەکی کە جۆش و خڕۆشێکی تایبەتی هەیە بۆ گەنجان
بۆیە بە دڵنیایەوە چاوەڕوانی زیاتر ئەکەین کە گەنج بە ڕێژەیەکی زیاتر لەوەی کە ئێستا هەیە بچێتە پێشەوە هەم بۆ ناوەندە حیزبەکان هەم بۆ ناوەندە حکومەکان و بۆ ئەو کایانەشی کە دەسەڵاتی بڕیاردانن چاوەڕوانی ئەواکەین و ئەتوانین بڵین دڵنیایی زۆرمان هەیە لەوەی کە گەنج زیاتر بێتە پێشەوە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هێمنخازی مامۆستای زانکۆ و سەرۆکی ڕێکخراوی لەوانی سۆشیال دیموکراتی کورد. سپاس بۆ تۆ. سپاس بۆ لەگەڵ ئێمەمان دەبوو. زۆر بەخێر بکەن. وڵا خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم پرۆگرامی بانی ئەمڕۆی کوردستان نوێزم پێشکەشکردن تا بانێکی دیکەوە تا پرۆگرامێکی دیکە خۆی گەوردانە سپێر.